ئافرەتەی یەکجار زۆر هاتەکەنە من بە حکمی ئیشەکەی خۆم کیتۆی کردیە بە ماوە چکەم وازی لێ نایە هەروەکو خۆی لێ هاتەوە دڵنیا بە هیچ شێوەیەک هیچ شتێک جێگای وەرزش ناگرێتەوە لەبەرەوەی کیتۆ ناتوانم بڕێم ئەتۆ خینەکەت بە تەواوی هاتوو چوو دەکا و سەحەتەکی تەواو دەداتێ کیتۆ تەنها بۆ ئەوەیە کە ئەوانەی لە زیاد پێویست خەڵەون تۆزێک لە شولاریاندا دەبەزی بەڵام لەوانەیە پیستەکەشیان تۆزێک شۆڕ دەبیتەوە ئەگەر وەرزشی لەگەنەکەن بەڵام ئەگەر کیتۆی بکەی وەرزشیش لەگەر بکەیت دڵنیا بە سەردەکەون زۆر باش دەکەن کیتۆش سوودەی خۆی هەیە و لە ژڕێکیش سوودی خۆی هەیە وەرزش سوودی خۆی هەیە بەڵام هەروەکو گوتم هەردووک پێکەوە بی نەجاحەت دەنی بەڵام بەس کیتۆ دەتوانم برێم احتیمالە تۆزێک بێتاقەتت دەکات لەوانەیە تۆزێک خاوت دەکات بەڵام ئەگەر لەگە وەرزش بکەیت ئەو کاتە هەم عەزەڵەکە و ماسوولکەت بە قووت و بەهێز دەبی هەم تام ئیسفادەش لەوەی دەکەی کە چەوریەکی تاوە لە جسمی خۆت دانێ بەڵام بەتەنێ کیتۆ ئەمن لەگەرەوەی نیم کیتۆ لەو ئاخیرانە یعنی بەو ئاخرە زیاتر سەری هەڵدا و خەڵکەی زۆر ڕووی لە کیتۆ کردێ بە تایبەت ئافرەتان زیاتر ڕویان تێکردێ نارم ئیسفادەیان نەکردێ ئیسفادەشی باشیان کردبی لەوانەیە بەڵام هەروەکو گوتم هەر لەسەر قسەی خۆمم ئەگەر وەرزشی لەگەر نەکەی بێسوودە لەوانەیە بە ماوە چکەم واز لە کیتۆیەکەی بینی کێشت زیاد کاتەوە بە تایبەت بۆ ئافرەتان چکە ئافرەتێکی یەکجار زۆر هاتەکەنە من بە حکمی ئیشەکەی خۆم کیتۆی کردیە بە ماوە چکەم وازی لێ نایە هەروەکو خۆی لێ هاتەوە